ناسن ئەم ناو حوسێنی کوردنشادا بەرەوبەری پرۆگرامی ئابوورین لە ئەنستێتۆژینەوە گەشە پێدان بە ناوی خۆم و بە ناوی کاک سەرۆقادر کە بەرەوبەری ئەنستۆیە دکتۆر نارین ئاکرەیی بەرەوبەری علمی ئەنستۆیە بە خێراتنی هەموو ئەزیزان دەکەم بۆ ئەو دانیشتنا کە یادی مامۆستایەکی یادی دکتۆر لەتیف بکەین ئەوەندەی کە ئەم لە 2012 بە خزمەتی گەیشتن لە سەمپۆزیۆمێکمان هەبوو لە هۆتێل شێراتۆن بووە کەسێکی شارەزا بە فکری تازە و شخصیتێک کە وڵاتی ئەمە پێویستی بەو کەسانەیە کە بە مشکێکی علمی بە بۆ چوونی تازە بتوانن خزمەتی وڵات ئەمە هاوکار بووین ئەندامێکی باش و زانایی پەنجتۆش بوو یادی بەخێر دەکەین ئەوەی کە لە خۆی بەجێ هێشتووە کەم نییە ئێمە وەکو ئەنیستۆ خەرجی کارەکانی دەزانین و خەو و نووستنێکی ئارامی بۆ ئارزوو دەکەین بۆ هاوسەرەکەی و بۆ هەموو خزمەکان و دۆست و هاوکارەکانشی ئەوەی سەبووری دەکەین هیواداری کە دکتۆر جوتا سەر مەشقێک کە قەدری خەرجی خۆم ئەمسا بەخێر بنە ئێوارەکان باش زۆر سوپاسی کاکوستان سوپاسی ئەنستیتیوت دەکەین لە بۆ دانیشتنی بێوەقت بۆ پرۆفیسۆرێکی گەورە هەرێم کوردستان پرۆفیسۆری ئابووری بەرێز کاک دکتۆر لەتیف خەسارەتێکی گەورە بوو بۆ وڵاتمان و بۆ خێزانەکەی باسیخان بۆ منداڵەکان کامەران و ئالان ئەو وەقتی نەبوو کە دکتۆر لەتیف بەجێمان بهێڵین ومێدمان زۆر بوو کەوا بتوانیتن یعنی لە پرۆسەی گەشە پێدانی هەرێم پەشدار بیت بەڵام لەداخەوە ئەمەی بەجێهێشت ئەرکەکی گەورە لەمەی بەجێهێشت کە هیوادارین ئەمە بتوانین ڕۆڕەوەی وی یعنی بە شێوەیەک لە شێوان جێبەجێ بکەین دکتۆر لەتیفم لە 2006ەوە ناسی لە وەختێک کە دەمانویست زانکۆیەکی نیشتوانی دامەزرێنین زانکۆیەکی پێشەنگ بیتن بۆ ئەوەی پەشدار بیتن ئەو زانکۆیە لە گەشە پێدانی هەرێمی کوردستان ئەو زانکۆیە ئێستا پێی دەڵێن زانکۆی کوردستان لە 2006 لە کۆبنەوەیکی زۆر گرنگ لەگەڵ جەنابی
سەرۆکی هەرێم کاک نیچفان بارزانانی دانیشتبوون ئەویش لەگەڵمان بوو و لەوێندەر لە مانجی 5/2006 ئەساسی ئەو زانکۆمەندانە و جەنابیشی یەک لەوانە بوو کە پێدەن هەیە موەسسە یان دامەزرن بۆردی دامەزرن ئەندامی بۆردی دامەزرن ئەو زانکۆیە بوو و کارێکی زۆر مهمی لەوێ کرد کە چارچوەی زانستی ئەم زانکۆیە داینا بەرام پاشەوە دیارە لە بۆ زەرفە چوایە نەیتوانی بەردەوام بیتن پاشان دووبارە گەڕاوە وازان 2012 لە 2012 بوو کە من لەوێندە سەرۆکی زانکۆ بووم دکتۆر مەتر دیسان هات دیسان محاولەمان کرد کەەوە لە زانکۆکان کار بکاتن فەرن توانمان لە بەهیمەتی برادرانەوە کاک نەزت و خزرار لە دکتۆر ساحبش لە زانکۆی سلاحەدین دابمەزرێتنەوە بتوانیتن کارەکانی خۆی جێبەجێ بکاتن بەڵام دیار بۆ ئەو ئەتمۆسفێرە ئەو ژینگەی کە لە زانکۆ هەبوو لەگەڵ نەدەگونجا بە مەجبوور بە ئینامانە ئەنجومەنی وەزیران و ئەوە کراوشکاری ئابووری لە ئەنجومەنی وەزیران دەستی بەکار کرد بەڵام بەداخەوە وەزعی تەندروستیەکەی وا باش نەبوو گەڕاوە لەندەن 2-3 جار دیسان هاتە لە ئاخر جار پێش تقریباً 2 مانگ بە فریا کەوتم کە بیبینم لە لەندەن دانیشتین حقیقەتەن تەوقع نەدەکرا بڕاتن سەحەتێکی باش و قسەشی دەکرد و قسەکانی باش بوو بەڵام بەداخەوە نەمانتوانی زیاتر ئەو نەیتوان زیاتر دەرفەتیا بیتنە ژیان ماڵە ئەوەیە کرد بەلام زۆر ئەشیای بەجێهێشتووە زۆر دیراساتی هەیە بەتایبەتی لە گۆڤاری بوڵان بڵاوی کردەوە و ئێستاش جەنابی کاک فەرهاد بڕیاری دەکە بە ناوێن گۆڤاری بوڵان هەموو دیراسەتەکانی کە لەوێ بڵاو بوویتەوە بیکاتە کتێبەک و هیوادارم کە بە چاپ بکرێتن و زۆر سوپاسان دەکەم و هیوادارم تەمەن درێژی لە بۆ ئاسیە خانەوە منداڵەکانیش بیتن زۆر سوپاسان ئەگەر ڕێگام بدەنێ کار هەموو عەزیزان بکەم لەو دانیشتنە خصووسیەکە بۆ خۆمان دانیشتنی هەر کەسێک پێخۆش بێ خاترەیەکی هەبێ پیرەوەرێکی هەبێ قسەیەکی هەبێ بۆمان باس کەم ئەو دانیشتنە دەیکەینە ڤیدیۆیەک لەسەر سایتی ئانیشتۆی دادەنین وەکو یادگارێک دەمێنین بتوانیتن ئەو فکرانەی کە هەیە لە وڵاتی بریتانیا بینتن لێرە جێبەجێ بکردن یەکێک لەو پرۆژانەی کە زۆر هیوای دەخواست لەگەڵ جەنابشتان کار کرد زۆر محاولەمان کرد کە سەر بگرێت کردنەوەی زانکۆیەک بوو لە کەرکووک هاوشێوەی زانکۆی کوردستان کە بەداخەوە شەڕی داعش و وەزعی ئابووری کوردستان ئەو دەرفەتەی نەدا کە دکتۆر زۆر پێنگاوشی کرد بۆەوەی زۆر ئیشی کرد هەتا ئەوەی من و کاک دکتۆر بە بیرمانە لەگەڵ پارێزگای کەرکووک دانیشتین ئەر تەرخان کرا و زۆر ئیشی دیکەشی دکتۆر هەمووی بە هەمەتی شخصی خۆی کرد بەڵام بەداخەوە ئەوە نەگیر دەسەر نەگیرە ئینشەڵا بتوانین لەو ئەوە بتوانین ئەو فکرەی کە هەی بوو کردنەوەی زانکۆیەکی زۆر باش لە شارێکی وەکو کەرکووک کە وەکو هیواتی دکتۆر بوو سەر بگرێت و بتوانین ئیشەکەی بۆ بکەین بەڕاستی لە دەستدانی دکتۆری خەسارەتێکی زۆر گەورە بوو بەڵام الحەمدولیلا دکتۆر ئەمدە ئیشی بۆ بەجێهێشتینە ئەمدە خەڵکی بەجێهێشتینە لە هەمووانش مهمتر و ئاسیاخان و منداڵەکانی کە وەکو یادگارەیەک بەجێهێشتینە و هیوادارین تەمەن درێژ بیت و خەمێکی گەورە و بەڕاستی بۆ هەموومان لە دەستدانی دکتۆر خەمێکی زۆر گەورە بوو بەڵام ئینشەڵا بتوانین بە هاونەوەی لەگەڵەوە ئەو خەمە تۆزێک بۆمان کەم بیتەوە سپاسان دەکەم شتێکیش باس نەکرا ئێمە لە ئینستیتوتی دەراساتی استراتیژی ماوەی 3-4 ساڵ پێکەوە ئیشمان کرد ئەوانە ئەویش لەوێ هەمووی بە
چالاکی و زۆر بە ڕۆحێکی ئەندفاعێکی زۆر جوان بەوانە ئیشمان پێ کرد ماوەی 3-4 ساڵ لە ئینستیتوتی دەراساتی استراتیژی ئەو ئینستیتوتە ئیسرائیل خەڵکی کەوتووە ئیش ناکات ماوەیەک دکتۆر شێرزاد ڕئیسی بۆرد بوو دوایی ئەوە من بووم بە ڕئیسی بۆرد بەڵام هەر دەبێ یعنی بڵێن شوێن پەنجەی دیارە لەو ئیشانەی کە دەبێت کەمان خەدانی بوو ماوەی 3-4 ساڵ ئەمە دەبێژی بۆ ئێوە ئاسیا نظرهای خود و قضایی بود بزنم که هرچند ماوەیەکی درێژ نییە ئاشنایەتیمان لەبێ پەیدا کردووە 2012 بەڵام پێم وایە هاوڕێی تەمەن وا بزانم ئەو معاناتی هەموومان پێدا بووینە ئەو هەمووی تەجروبە کردێ و خۆی بە شەریکی هەموومان دەزانێت لە ڕووی ئاکادمیشەوە هەر کەسێک ڕۆژێک تەعاملی لەگەر کردن هەستی بە گەورەی و ئەهمیەت و بە توانایە کردیە و استیفادەشی بە گوێرەی ظروفی خۆی و برادرانەی تەعاملیان لەگەر کرد و استیفادەیان لێ کردیە بەڵام دیسان سەر فەرمووی بۆ خۆمان بەداخەوەی ناستی ئەو کەلە پیاوانە ئەو شێوە ئینسانە ئەکادمیانە کە معاناتی دنیایان دیتە لە ڕووی تاریخیەوە پێم وایە ئەوە لە زۆربەمان مشتەرەکە چاوی دینی کەسمان نییە کە وەکو دەڵێن معاناتێکی یەکدی بەسەر نەهاتوویتن و فکری نیشتیمانپەروەریە و بەقەت ئەوەندە زۆر بوو کە حاضر بوو هەموو ژیانی خۆی هەموو ئیمکانات و امتیازاتی ئەو شوێنانەی لێ بوو بەجێ بێنیتن و گەرێتەوە کوردستان و خزمەتێک بۆ نیشتیمانی خۆی بکات من ئەوانە زۆر بە جوانی هەستی کردێ و دەزانم تاکردنەوە برادرانەی تەعاملیشیان لەگەر کردێ هەموویان هەستیان بەوە کردێ لەبەرەوە وەکو دەڵێن خۆیان مەغبوون دەزانم لە دەستچوونیە و بۆمە کارەساتێکی گەورە بوو بەڕاستی ئەوەی پێی دەکران ڕێزمایی پچکەل گەورەی دەکرد زۆر حەریز بوو بتوانیتن ئیشێکی بناغایی و ئاکادمی بۆ کوردستان بکاتن ئەوەی حتا ئاخر لەحزەشی پێم وایە ئاخر ایمیلی بۆ ئێمە هاتێ بوو کات دکتۆری بوو کات نەزەر پیشهاتیە بەڵێ حتا دەستم قەلەم بگریتن ئەوم لەتوانەدایە جارێ ئەوە دەنووسم ئەو ئیمەیلەی ئێستاش لامەمایە و پێم وایە سێخانیش باسی کرد ئاخر لە هەزاتیشی قەلەمیشی پێ نەگیرایە گوتی کچەکەم یاربەتیمدا بۆم بنووسی دەنەیدی بکاتن ئەو نەوە خەرکەی دەرسۆز نازانم لە چێندا لە چ جێی دنیا پەیدا دەبیتن و چۆن دەبێت قەدری بگیرێتنەوە ئەرکی خۆمانە ڕاستی بوونی حکومەتیشە داوایەکی برانەشم هەیە هەمووتان بە پێی بەرپرسیارەتی و ئەو موقعی هەتانن پێم وایە دەتوانن ئیشێکی کاتن بیگرنەوە پشتگیریان بکەن بۆ ئەوەی بتوانین کچکەترین هەدەفی کارۆ هەیبوو و هەمووشمان هەیەمان بە تاکید ئەوەی دەزانم بەڵام بۆ ئەوەی ڕێچکەی بەردەوام بکەن سوپاسی هەمووشتان دەکەم ڕاستی بێت دەبێ لە ڕاستێکی گەلێک مستەستر هەرچەند سوپاسی کرایە بەڵام بۆ ئەو کۆڕ و داهاتنە سوپاسی ئینستیتوتی توێژینەوە و هیمەتی کار دکتۆر شێرزادی دەکەم زۆر بە پەرۆژ بوون یادوەریەکی بۆ بکرێتەوە بۆ خۆمان لەمباری ڕاستی گرتن ئەو ناوە ئینسانانەمان لە دەست دەچێتن ناتوانین وەکو پێویستی استیفادەیان لێ بکەین سەرخۆشی چێشی ئاسیا خان و کارگاران لە خۆمان دەکەین سلامت
لطيف راستي من 2014 خدمتي جيشتم على مستوى دراساتي الاجتماعية وأقرأ الأمر كيف زوري على السرطان وأصل الكلمات كما جاء وين 2014 وبردوام نقول بأن في وندي لدولة وبردوام بتركي فراوان أوزع نستيهبوا لسبع فرقاني غلام بلاوي ذكر دوام دێرەدا دەمەوێمە بڵێن ڕۆژێکیان لە ئەنجومەنی وەزیران ناردیان بۆ هەموو نووسینەکانی دکتۆر لەتیف ئەمەش معنای ئەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان سوودێکی زۆری لە نووسینەکانی بینیوە بەڕاستی من ڕۆژنامە نووسانەوە سوی دەکەم ئەو گەورەیە و ئەو زانایی لەو پیاوە بینیمە جا لەوەی کە زمانی ئینگلیزیەکەی پێرفێکت بوو من وەکو ڕۆژنامە نووسێک قەت نەمتوانیەوە لە کوردیەکەی غەڵەت تەنها غەڵەتێ بگرم کوردێکی زۆر پارە و زۆر بەدیقەت پیاوێکی زۆر بە ئەزموون و دەیویست هەموو ئەزموونی گەلانی دنیا شوک کاتەوە بخاتە خزمەتی نێتەوەکەی ئیشەڵڵا کە کتێبەکەمان چاپ کرد ئەمانە دەبینن کە چەند وردەکاری کردووە داخیشتری دکتۆر لەتیف کە لە دڵمایە بەڕاستی ڕۆژێکیان تەلەفۆنم بۆ کرد تصور دەکەم مانگی پێش وفاتی بێ تەلەفۆنەکەی جواب نەدایەوە دوای دەقە تەلەفۆنی بۆ کردمەوە پێ ڕاگەیاندم کە زۆر نەخۆشە بەڵام لەگەڵ نەخۆشیەکەشی وتی بۆ ئەم هەفتەیە وتارەکەت هەر بۆ دەنووسم آخر وتاری لە گۆڤاری بڵام بڵاوبۆتەوە بەڕاستی سەروەتێکی گەورەمە هەڵدەستا پیاوێکی گەورەمە هەڵدەستا بۆیە منیش بەڕاستی گەڕای سوپاس بوو هەموو لایەکان ئەم یادیان بۆ گرتووە سەرخۆشی لە تەواوی ئاوادەبوان دەکەم پێش ئاسیا خان بەڕاستی پێش کاکە ئالان ئەو پێشەوەی لێەوە بڕا لە ئێمە ڕۆیشت کەڵە پیاوێکی نێتەوە کەمان بوو پاش زە هەموو لایەک باتم زۆر سپاسدار دەکەم من لەگەڵ دکتۆر لەتیف برادەری مناڵی لە 68 و 69 پێناسی لە کەرکووک لە متوەسطە بووین من لە بینایەک بووین ئەو بەیانیان دەوامێ کرد و منیش ئێواران جار بەجاریشە گۆڕا بەهۆی تەڵەبەیەکی شیوعیەوە ئێمە یەکتریمان نەناسیە و تەڵەبە شیوعیە لەم مەکتەبەکەی منەوە بڵێین چوو ئەوی تر بەڵام هەر یەک بینایە تر لەسەر هینەکە وەختە گەنج بووی شعارات و شتمان لە نووسی پێیوتە بوو لەگەڵ لەتیفا لەوێ بوو بە برادەرەکە هەر لە مەکتەبەی تر هەر وەکو تۆ بیرەکاتەوە ئەویش ئەم قسە ناکە منی ئەوی بردبوو هەنێ هینی نیشاندا کە من بەدەست لەسەر ڕەحلەکان نووسیم و شیعاراتی کوردایەتی هۆشتان وەڵا هاتینە چواری هین ئامادەی لە ئەعدادی کەرکووک ڕۆژە وەستا بووین هەنێ برادەری تەڵەبی کورد قسانێک لە یەکێک کاتوتی فازە زۆرا بەناسنێەوە من ناوم فازە زۆرا هەنی شوتیان وەسەر کرد کە من تۆکێ تۆ لە پڵانە کەسە تر لەو دەقەوە بووینە برادەر تردا لە ڕێخستنی حزبایەتی و یەکێتی قوتابیان و ئەو وەزعە هینەی کەرکووک لە هەفتاکان و نهایەتی شەستەکانە حتا هەشتا پێکەوە بووین لەتیف هەر بە مناڵی چاونەتر بوو ئینسانێکی زیرەک خاوەن بیر و بڕوا بوو ئەوەی کە هەی بوو دیفاعی لێ کرد حتا ڕۆژەی کەمرد دەرچوون بووینە پێشمەرگەوە دوایە دەرکران لە کەرکووک لە 75 لە 75 لە سلێمانی بووین کە دەرکرانی خرانی سلێمانی لە یەک مەکتەب تەعیین بوو مەنطقەی قەرار من 3 هەفتە لە مامەوە نەقڵ کرام لەتیفیش دوایەوە گیرا ماوەیەکی زۆر سجن کرا و تەعزیبێکی زۆر زۆری بینی ئێتر دەرچوون و پەیوەندی ئەو یعنی ڕوحیە و منە هەر مابوو حتا دەربەدەر بوو من کەوتمە ئوسترالیا و کەوتە بەریتانیا بەس ئەو عیلاقەتە هەر پارێزرا دوای ماوەیەک لە دوای 2000 کە ئەو گەڕایەوە زۆری الحاقی کرد لە ڕاستیان ئەو سەبەبی سەرەکی بوو کە منیش بگەڕێنەوە کە دانیشتین ئێستاش کە زیندوو بێتەوە ڕەنگە ئەو گلەیە بکە کە بە تەواوەتی لە وڵاتە جێی نابێتەوە منیش هەروە خەڵکێکی زۆریش
هەیە بە تایبەتیوانێک کە دابڕین و چووینە دەرەوە لەتیف توانایەکی زۆری هەبوو دکتۆر لەتیف پێویست خزمەتێکی زۆرتر بکات بەداخەوە پێی نەکرا سەبەبی زۆر بوو کەشتەکانی و سەبەبی هینەکەشی ئەو نەخۆشیە بوو بەداخەوە کە بووە کۆتایی هێنان بە ژیانی بۆ من لەتیف بێز بە ئەوەی کەم هین و برادری ڕۆحین بەڵام بەشێکی زۆری هەموو یادگاریەکانی مناڵیشمی لەگەڵ خۆیان بردووە زۆر شتمان لەیەکۆ کرد تاڵ و ترشیەکی زۆرمان لەیەکۆ کێشا و لە دوو عایلەی هەژارش بوون لەتیف لە عایلەیەکی هەژارەوە پێگەی لە یەکێ لە دیهاتەکانی دەوروبەری کەرکووک خوارەوەی کەرکووک من خوارتر من زۆر سپاسیەوە کە مەمەوە پایەکە ئەم کۆڕە بۆ دکتۆر لەتیف هیوادارم درێکەی پڕ بێ لەبیر نەکرێ خانەوادەکەی وش خانەوادەی منە کە سەرخۆشیان لێ یەکەم لە خۆمی شێتە زۆر سپاسان من لە ساڵی 2015ەوە هەمووی کاتدراری برام لە ئەنجومەنی وەزیران دکتۆر لەتیف نەقسی ئەو کاتی بەرنامەیەک لە پارلەمان هەبوو دەبایە پرۆژە یاسای قەرز لە پارلەمان ئەبرکرابە و دژایەتێکی یەکجار زۆر دەکرا کە برام کاکزرار ئەوی بە منی ناساند کە لە لای دانیشتنەوە قسەم لەگەریە کرد ئەو مشکلانە کە هەم بوو زۆر نیگەران بووم کە چۆن دەبێن پرۆژەیە ئێمە نەتوانی کە لەناو قانونێکی اقتصادی هەمان بێتن دکتۆر زۆر یارمەتیدام دەبایە من لە ڕووی سیاسی و اقتصادی و دینی بە دوادەچوونی بکردبووە لە ڕووی دینی لە ڕەحمەتی مەستەفا زاڵی یارمەتی مەرگەر سیاسی و اقتصادی وەشەر دکتۆر لە پشتم بوو کە چۆن لەگەر کاک قوباد و کاک نێچیروانەوە کرد مناقشەمان کرد و باوەکە کە بزانین چەندێک زەروریە کە ئەم پرۆژەیە هەبێت بەقەت یاسایی نەفت و گاز کە دکتۆر بۆ منی شەرحیان کرد وتی ئەمە بەقەت ئەم بۆ ئێمە کە هەرێمی کوردستان بکەوتە سەر خەریتەی اقتصادی عالەمی ئەم پرۆژە بۆمان گرنگی هەیە بەر حالێک بوو ئێمە توانیمان کە ئەو پرۆژە عەبر بکەین کە تەلەفۆنم کرد ئاخر لەحزە کە کاقوباد و هەموو یعنی لە پارلەمان بوون لەگەر کاک ڕێباز هەملان باسییان کرد کە نەجاحەتمان هێنا بە منیان وت بەهۆی تۆوە نەجاحەتمان هێنا وتم ئەو من نەبووم بەڵام کە لە چیایەک لە پشتی من بوو بە ناوی دکتۆر لەتیف تەلەفۆنم بۆی کرد زۆر وتی و هیچ مشکلە نییە بۆ من هەر جوندی مەجهول بمێن و مهم ئەوەیە کە کوردستان سوودێکی وەرگرت چونکە ئەمە نقصانێکی یەکجار زۆری هەبوو لە ناو کوردستان کە پرۆژە یاسایە نەمان بوو بەڵام زۆر بەداخم کە ئێستا ئەو لەنەوە ئێمەدا نییە ئەو دەیتوانی زۆر شتی دیکەشمان بۆ بکات بەڵام بەداخەوە قەدرمان نەزانی وەکو حکوومەتی هەرێم ئەو گلەیە لە حکوومەت دەکەم بەڵام بەداخەوە ئینشاڵڵا جێگای بەهەش بێت و خواسی بووری بە ئێمە بە ئایلەکەی ئاسیا خان بەرتایبەتی جێگای بەهەش هیوانەتان باش بۆ ڕێزان گەڕای سەرخۆشی و ئەفشی ڕێز و ماسیخان هیوادارم تەمەنی درێژی بۆ مەڵەکان بەجێهێشترێ و دیاری بەخێر کاک فازڵ لای خۆشەویستم باسی هەندێک لە یادوەرەکانی خۆی کرد لەگەڵ کاک دکتۆر لەتیفە ئێمە هەر لە کەرکووک من زیاتر لە ڕێگەی کاک فازڵەوە کاک لەتیفم ناسی ئەو سەردەما زیاتر لەو فترانش کە بووە مامۆستا زۆر جار یەکترمان هەبینی و دانیشتین لەگەڵ کاک فازڵ و مامۆستا هیمەتیش حازرە لێرە مەوجودە ئەوەی کە من لە کاک لەتیفم بینی و ناسیم ئەو پیاوە هە لە سەرەتا مامۆستایەکی تەبیعی نەبوو یان یەکو مامۆستایە کە چێوانەکان بڵێتەوە و بگەڕێتەوە کاک لەتیف خاوەنی فکر بوو هەر لە بیدایەتشەوە خاوەنی فکر بوو یەک شتێک لەو شتانی کە لە دەستی نەدەکەوت بە بەردەوامی گۆڤاری نەهج مجەللەی نەهج مجەللەی نەهج یەکێ لەو مجەلانە بوو دایمەن یان ئەگەر کە هەموو جارێک کە تووشی یەکتری باەتی نایە پرسیار لەسەر ئەوە بوو مجەللەی نەهج هاتووە یا نەهاتووە چی تایە و چی تایە
بەرەوە کارلەتیف هەر لە سەرەتاوە پیاوێک بوو خاوەنی فکر و خاوەنی بۆچوون بوو بە شوێن ئەو ئەفکارانەیە ئەوەیش کە ئەفکاری نیشتیمانپەروەری و بێبانی و ئازادی و ئەو جۆرەشتان دوای ئەوەی کە لە ئەو بیئەیە کە پەروەردە وتیایە بیئەی شاری کەرکووک هەموو ئەو خەمە کە لە شاری کەرکووکە لەگەڵی هەموو خەڵکێکی کەرکووکی بەتایبەتی هەیە و لەگەڵی هەموو کوردستانێکی هەیە ئەو پیاوە لە سەرەتاوە لەگەڵی هاتوو ئەوەش ڕەنگی ئەدایەوە لە کاتی دانیشتنەکان و قسەکانە کاتێک لەو سەردەما لە هەفتاکانە بەشێک لە ژیانی تەڵەبایەتی و پاشەوەش کە بوو بە مامۆستا ئەو قسانە هەر هەمیشە بە بەردەوامی ئەکرا لە ناو کۆمەڵێک نخبە لە خەڵکی شاری کەرکووک لەوانەی کە خوێندەوار بوون یەکێ لەوانە کاک دکتۆر لەتیف بوو. ئەو سەردەما یەکێک لەو خەڵکە بوو کە قسەی هەبوو بۆچوونی هەبوو جا چ بگا بەوەی کەوا ئەم هەموو عمر و تەمەنە و ئەو هەموو خەمەشی کە گرت بە کۆڵی خۆیەوە و کە گەیشتە ئەو لەو پایەی کە پێی گەیشت لە تەسەوراتی ئەوەیە ڕەنگە نەبوو کەسێک مامۆستایە لە کەرکووکەوە بەو شێوەیە بگاتە ئەوروپا بەو زەحمەتیە بەو ناڕەحەتیە و بتوانێت لەوێش ئەو لەو پایە گەورەیە بەدەستبێنێ بەڵام لە خەڵکێک کە خاوەن فکر بێ کە خاوەن ئایدیا بێ کە خاوەن قەزیەک بێ بە تاکید ئەو جۆرە خەڵکانە بە ئیسرارەوە ئەو جۆرە شتاکەن بۆیە گەورەیی کەسایەتی دکتۆر لەتیف لەمەیە دەرکەوت کە توانی خەمی هەموو وڵاتەکەی کە لە کۆڵی بوو کە خۆشی مناڵی شاری کەرکووکە و وەکو کات فرای بەڕێزم کات فازڵیش باسی کرد لە عایلەیەکی هەژار پەروەردەبەکەمان هێنا هەموومان خەڵکێکی بە ئیمکانیەت نەبووین هەموومان لە خەڵکی عایلەی هەژار بووین لە شاری کەرکووکە و هەمووشمان معانات و خەممان هەر یەکێ بوو بۆیە وەکو ئەستێرەیەک دکتۆر لەتیف درەخشایەوە و لێرەش لەو ساڵانی ڕابردوو ئێمە هەر لێقاڵاتمانە بوو قسە هەیە بوو یەکێ لەو بابەتانی کە خەمی باسیشی لێوە کرد مەسەلەی زانکۆ بوو لە کەرکووک و حتا تەکلیفی لە منیش کردوتی حەزەکەم تۆش نزیک بی لەم پرۆژەیەوە کە ئێمە ئەو شتاکەین بۆ کەرکووک بە حکمی ئەوەی کە ئێمە ڕەفیقی پەنجایەتی تەمەن بووین ئەوانە وتی حەزەکەم تۆش دوور نەبی وتم وەڵی دکتۆر من لە خزمەتانم جەناب تشتێ بە من بکرێ ئێمە حازرین جا من داواکارێکی من ئەوەندەیە کە ئێمە ئەو ڕێگە و ئەو بۆچوونی کە ئەو پیاوە لەسەری چوو بتوانین بەردەوام بین لەسەری بە تایبەتی ئەوەی کەوا بیری لەوە دەکردەوە کە زانکۆیەک لە کەرکووکە دروست بکرێ من داوا لەجێ هەمووتان دەکەم پشتیوانی ئەو پرۆژەیە من ڕۆژگار هەر ئاوا نانوێ ڕەنگە وەرچەرخێ جارێکی تر بە دیوێکی تردا جارێکی تر بوار بڕەخسێتەوە کە ئێمە بتوانین ئەو ئاواتەی کە لە دڵی ئەو پیاوە گەورەیە بوو بەدی بێت جارێکی تر یادی بەخێر و جارێکی تر لە دڵەوە هاو خەمی خۆم دەرە بڕم و ناتوانم بڵێم خۆم لێوە جا دەکەمەوە چونکە کاک لەتیف برای خۆشەویستی ئێمە بوو نزیکی ئێمە بوو تەمەنی گەنجایەتیمان لەگەڵ کاک لەتیفە ئاشنای نزیک بووین سەرخۆشی لە خۆمان و لێوەش دەکەم هیوادارم ئینشاڵڵا ئەو ڕێگەی کە ئەو پیاوە گرتوێتی بەر ئەوانەی تر ئەو ڕێگایە تەواو بکەن زۆر سوپاسان دەکەم كان حاسس فيوندي لنا مرحبا ذكريات وهمو كم ضربات شرف وشيكي كان خشي عزيز وعزيز خالد لكوري خۆشەویستی کاکە ئالان دیارە من چەند ساڵێکە ئەو برایم ناسیوە پەیوەندیەکی زۆر خێزانیمانیش هەبووە لەگەڵیانە زۆر لە نزیکەوە هەردەم پەیوەندیمان هەبووە سەردانی یەکترمان کردووە
بەداخەوە ئەو برایە هەروە کاکسیروان باسی کرد بەڕاستی ئەستێرەیە بوو ئەستێرەیەکی گەشاوە بوو خاوەن بیر و باوەڕ بوو من زۆرجا ئەو وتارانەی کە ئەینووسی کۆمەڵی پرۆژەی زۆر ورد و بنیاتنەر بوو بۆ کۆمەڵگای کوردستان بەڵام زۆر بەداخەوە لە ڕووی ئەو بیرۆکانەی کە هەی بوو یان ئەو پرۆژانەی کە تا هەیە کرد زیاتر لە گوڵان بڵاوێ کردەوە بەداخەوە دەسەڵاتی کوردی یان کوردستانی چی پێڵێن بە هیچ شێوەیەک گوێ لێ ناگرت ئەوەی من بزانم وە زۆر ڕەخنەیشی هەبوو گلەییشی هەبوو لەوەی کە گوێ ناگرن تەبی بێگومان دەسەڵاتی کوردستان و برادەران هەمویان لێرە ئامادەن زۆر جا گوێ ناگرن لەو کەسە زانایانە و ئەوانەی ڕەخنەگرنی بنیاتنەرن زۆر هەوڵی ئەدا ینی بیر و باوەڕی زۆر ینی هەردەم مێشی خەریکی ئەو بوو پرۆژێ دانێ بۆ گۆڕانکاریەک بۆ چاکسازیەک لەناو ئەو کۆمەڵگایە بێتن دووبارە داخەوە جێ خۆی نەگرتووە بەڵام هەروە کاکسیروانیش باسی کرد دەبێ ئێمەش پاڵپشتی ئەو بیر و بۆ چوونانە بکەین بۆ ئەوی بتوانین چاکسازێکی مەزن لەناو ئەو کوردستانە بێتن و ئەو برایە لە یادی هەمومان هەر ئەمێنێتەوە و تاماوین دەبێت بمێنێتەوە و یادی بکەینەوە و من شخصی خۆم ئامادەم بە هەموو شێوەیە کاری خوشکی عەزیزم ئاسیاخان بکەم لە دوور و نزیکەوە زۆر سپاس بۆ هەمووان زۆر شتەیە باسی ئەو دەمەتەقیانەی کە کردومانە پێکرا چۆن مناقەشەمان کردووە چۆن هەڵەکانی ناو ئەو کۆمەڵگا و کەم و کوڕیانەی کە هەیە کە چەقبەستون و مەگەر نازانم بە کوتەک ینی هەڵی دێتەوە بتانی گۆڕانکاری تیا بکەی بەس ئومێدەواری لەم حکوومەتەی نوێ بتوانێ ئەگەر بتوانێ گۆڕانکارێکی بنەڕەتی بکا و چاکسازیەکی گەورە بکاتن ئەو بیر و باوەڕانەی دکتۆر هەیبوو یان کەسانی تر ئێستا لە ژیانن هەیانە ئەوانەی ئامادەنیشنە دڵنیام کۆمەڵێکیان خاوەن ئەو بیر و باوەڕانن و هەوڵی شەدەن و زۆر سوپاس و یادی هەر بە خێر بێتن و جارێتر سەرخۆشی لە خۆمان و لە هەموو ئەکەم و لە خوشک عەزیزم ئاسیاخانەکە سپاس. بۆ ئامادەبوونی هەمووتان کاکەم تەوان بەردەوام باسی ئێوەیە کرد ئێوە باسی ئیشکاری مێژویتانە کرد بەس ئەو چەند هەفتەی ئاخیری مانگی نۆ بوو وتی دکتۆر وتێتی بە دکتۆرم وتۆ ئەمێ سەفەرکەمەوە بۆ کوردستان وتێتی باشە بیکە ئیتر لەوێ دەرمانێکی زۆرم بۆ حازر کرد و منیش چوومەوە بەو نیەتەی کە بیهێنەوە بۆ کوردستان هەفتەی دوو هەفتە لێرە بێت و ئیتر بڕاتەوە بۆ لەندەن تەبەن ئەو کاتە ئیزنیان دابوو بیان نەخۆشێک لەو دەرەجایە کە سوودی نێ ئەمە هیچ چارێک بکەن ئیتر ئەو فترەی هەتاکوم هاتەوە لە خەستەخانە دەرچوێت تا ماوەتر قەت ئەوەن دڵخۆش نەبووە هەر باسی ئێوەیە کرد و دێتەوە لێرە ئەبێت و چەند ڕۆژێک و ئەنجاوەتی چەند ڕۆژێک لە هەولێر بم دوای ئەوەیش ئەچم بۆ مامشە بۆ گوندەکەمان لە کەرکووک ئیترە و تەلەفۆن بۆ کاک سەلام کرد کاک سەلام ئامۆزای کاکەمەوە بۆ کاکەمەرانشم کرد و کاک زیاد شتێکی ئاوا هەیە ئیتر کاک سەلام ئەوان چبوون ماڵەکان پاک کردبووە لە گوندەکەمان و مەزرعەکە و
ئیتر ئەو فترەیەوەکەوا بوو تازە ئەژێتەوە بەداخەوە کە هێنامانەوە لە خەستەخانە هەر لە دووسێ ڕۆژەیە وەزی زۆر خراپ بوو ئیتر دانیشتم لەگەڵ ئاسیاش لێ بووتم کاکە نازانم ئایا تارە قبول دەکاتیا بە ئینگلیزیڵی سەفاوی ترپکاکە ئەتوانی بەرگە بگری لەو هینە بیری لێ کردەوەتی باشە ڕاستەکەی بابمێنەوە لێرە ئیتر ڕۆژێ دوو ڕۆژ دوایەوە هەمتری دەست کرد ینی باش ڕێ کرد و باش بۆمتری وتی ئەڕۆینەوە ئیتر ئەو هەموو ئاو ئەو فترێت تاکو ئەخیرن هەر دڵی لای ئێوە بوو هەر دڵی بەوە شادە بوو کە بێتەوە ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ ئێوە دابنیشێت و قسە بکات و دوور لە ئیش و شت هەر پێ بە دووبارەی زۆر سپاس ئەوە کاکەم سەلام و کاکەم نزار لە کاتون ئامۆزای کاکە من و کاک کامەرانش لەلایەن لە سلێمانەوە هاتوون زۆر سپاستان دەکەم بۆ ئەوە و زۆر سپاستان دەکەم کە لە ئاخری ژیانە ئەو 10 ساڵێک کە ئێوە خۆشێتان دا بە کاکەم کە ڕاستی کام جارە حەزێک کرد بێتەوە بە کوردستان لەبەر ئێوە بوو لەبەرەوەی کە لەگەڵ ئێوە بێت و خۆشی لە ئێوە بین و لە سروشتی کوردستانە بین زۆر سپاس زۆر سپاستان دەکەم دووبارە انشاءالله تەمەین لێ دەبین و انشاءالله ذیکرایەتی و هەردەبینێتون انشاءالله جێ لە عالم اقتصادی لە هەرێمی کوردستان دەبینێتەوە بە تایبەتی ئەو کتێبش دەرچوو هەندێک کاربارگەیەک کە ئەفکاری هەبووە بەڵکو استفادە دەکەین و هیوادارم تەمەن درێژی بۆ لەم بۆ چوار لەمەش چووە بەڵام بە شێوەیەک چووە کە بەرز بووە و ئیشێکی باشی کردیە لە هەرێم بەرەمەوە کردبووە زۆر سوپاس ئێستا ئەگەر هیچ عەزیزێکی دیکە پیرەبەرێکی دیکە نەماکرد ئەوە قاوە بقصد مامۆستا سعادة من السلام مامۆزای دکتۆرم دەکەواتین ڕاستی بە قوسوورتان نەکرد بە وەسفی دکتۆر بەس من لە ژیانی مناڵیەوە لەگەڵیا بووینێن هەر لەو کاتەوە ئەو دڵسۆزی منە کردووە هەر حەزی کرد خزمەتی کورد و کوردستان بە وەزعێک گەیشتووە مستەوایە لە عائلێکی زۆر هەژارە بوو کەم هەموو فازڵ باسی کرد لە بوونیەکی زۆر بەس ئەو توانایەکی وای هەبوو کەوا بتوانێت بکات لە دوایەوە سەفەری کرد بۆ لەندەن من ڕاستیەکەی لەم فترەیە من نەمبینی بوو لە کاتی مناڵیە بینی بووم ڕاستیەکەی دڵسۆزێکی گەورە بوو بە داواکارین ڕاستیەکەی لە یادی نەکەن دومیش داخل سوپاسی هەموو لایەکەین زۆر دڵخۆشین بەم مەجموعە خەیران هاتوونە بۆ مناسبەیە زۆر سەربەرزین زۆر پێخۆشحاڵین زۆر بەخێربێن زۆر سپاستان دەکەین زۆر سپاسی هەمووتانەکەم بۆ ڕێخستنی ئەم کۆبوونەوەیە زۆر بەڕێزم سپاسی تایبەتیم بۆ دکتۆر شێرزاد بەڕاستی هاوڕێیەکی زۆر ڕێک پێک بووی بۆی زۆر سەپۆرتف بووی کاک نەزهەت کاک زرار زۆر سپاسی کاک فەرها دەکەم بۆ هەموو ئەوانەی کە یارمەتیەدا نووسینەکانی بڵاو بکاتەوە و زۆر سپاس دەکەم ئەگەر نووسراوەکانی بکەیتە ئەو کتێبە کە ئاواتی بوو و پلانی بوو لەگەڵ کاک زرارە زۆر سپاسی ئێوەتانەکەم بەڕێزم ژیانی لە کوردستان خۆش بوو بە بۆنەی ئێوە زۆر پشتی دانەگرت و زۆر سەپۆرتانەکرد زۆر سپاستانەکەم زۆر سپاسی هەموو شتانەکەم بۆ هاتنتان زۆر بەڕێزم گیانەکەمی زۆر سپاس هەر لە من ناچووە و لە مناڵەکانم ناچووە لە هەموو کەسێک چوو لە هەموو برادێکی چوو لە هەموو کەسێک کە 5 دەقە شناسی لێتی چووە بەڕاستی لەتیف هەموو ژیانی خۆی دانا بۆ کورد و بۆ کوردستان زۆر دڵسۆزی کورد و کوردستان بوو هیچ پارە و پلە و پایی مەڵ بە خەیاڵان ناهات هەر ئەوەی بە خەیاڵات کە خزمەتێ بگەێنە بە کوردستان زۆر سپاستانەکەم گیانەکەم والله زۆر سپاس هەموو لایەکەکەم من یەکەم جار وازان ساڵ 2013 بوو تەلەفۆنێکم هاتە لەلایەن دکتۆرەوە ئەو وەختە من بەڕێوەبەری پشتتاوی کەرتوو بوو وتی ئیشێک من مرتد بێسم چاوتر هات یعنی تەسەورم نەکرد کە ئەبرایەکی ئەوانە ڕەحسووک و یعنی سادە و ساکار بەوە تە زۆر بەڕێز و ئیحترامەوە فکرەکەی تەڕح کرد بۆ دانانی زانکۆی لە
ترنش وتم فرصتك بيبدا ما وي حفتيك حتى بتوانم شتيك بكم لا دوای هەفتەیە تر هاتووە بەڕاستی من سێ شوێن بۆی دەستنیشان کردەوەی بتوانێ ئەو زانکۆیە دابنەکەم لە مێشکردی یەکێکی لە منطقەی خۆیان یعنی منطقەی قەرەحەسەن دەوێت پارچەیە زەویەکیش بڕێ لەوێت ئەتر ئەم لامان کرد ئەو منطقەی لای قەرەحەسەن حەقیقەت نەبوو ئەو شوێنە بەڵام ئەوەکەی تر بوو تقریبان 6 دوانمانش بۆی تەخسیس کردەوانە پێک شۆڕۆژمان بەلای جەنابی دکتۆر ئەو نەجوێنێ وەختە پارێزگای کەرکوو بۆیش حەقیقەتەن پاڵپشتی ئەو پرۆژەیە کرد زۆر پەرۆژ بۆ ئەو زانکۆیە دابنێ بەڕاستی شوێنەکەیشمان تەختێت کرد ئەوەمانیش کرد و هەوڵی زۆرشی دابوو لە ئەنجومەن وەزیران بۆ ئەوەی بودجەیەکی بۆ تەخسیس کرد هەموو هینەکەشی دانا بوو تەسمیم و شتەکانشی یانێ ئەوە کردبوو بەڕاستی من کە تر ناسیمان پەیوەندیمان هەبووە بەردەوامی شەڕۆژی لەگەڵ یەکەوە تووشەی ماڵشم یعنی بەڕاستی بودجەش لە خزمەتێ بوو ئەوەی کە بینیم یعنی ئەمەنە یعنی ئەو ڕوحە کوردایەتیان ناو پیاو بینیم یعنی زۆر دەگمەن بوو زۆر بە حەماس بوو زۆر یعنی سادە و ساکاری پڕ بە معریفەت بوو یعنی ئەمە کەم کەس یعنی ئەو سفاتانەی یعنی لێ کۆ ئەبێتەوە یاخوا جەبێ باش بێت و تەمەندێژی بوویەوە زۆر سپاس دكتور حكيم سبحان الله لذلك ما لا جناب الدكتور مالري كنت استشاري زور باش بقولنا وشيء مني على كل شيء لا خانوا عليه لكن برادێکی خۆشەویست و بەیەکەوە کارمان کردبوو لێرە لە چەندین دانیشتن بڵێن سمینار لە سەرتەوەری جیاجیا کە پەیوەندی بە ئابووری هەرێمی کوردستان بوو بە تایبەت لە سەردەمی قەیران کۆمەڵێک پێشنیار و ڕاو سەرنجی و تێبینی زۆر ڕێک و پێکی ئەو کاتی پێشکەش کرد کە بە ڕێگای ئەنستی و گەیاندینە بڵێن شوێنی دروستکردنی بڕیار لە هەرێمی کوردستان بەشێکی کاریگەری هەبوو لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین دووبارە ئابووری هەرێمی کوردستان ڕێک بخەینەوە ئەو تێبینی و سەرنج و تێبینی و ڕاو بۆ چۆنەکانی پرۆفیسۆر لەتیف کاریگەری لەسەر خۆمان هەبووە لەوەی کە ئێمە چۆن بتوانین بە شێوازێکی منهەجی بیر بکەینەوە چۆن بتوانین ئەو بیرۆکە ئەکادمیەی کە هەمانە ئەو زانستە ئەکادمیەی کە هەمانە بتوانین بیکەینە سیاسەتی گشتی لەسەر ئەرزی واقع جێبەجێ بکەین بۆیە من خۆم بە قوتابی پرۆفیسۆر لەتیف دەزانم و هەمیشە ئەو زانیاری و ئەو بابەت و ئەو توێژینەوە و تەنانەت ئەو ڕاو بۆ چوونانەی کە پێشتر پێشکەشی کردووە لە یادمانەوە لە خەیاڵمانەوە دەتوانین لە داهاتوودا کاری لەسەر بکەین گرنگترین خاڵ کە من ئێساش بەبیرم دێت لەسەر سەرنج و تێبینیەکانی ئەوەیە کە حاڵەتی کوردستان وەزعێکی تایبەتە دەبێت ئێمە کاتێک کە شتێکدا دەڕێژین دەبێت لە چوارچێوەی بارودۆخی هەرێمی کوردستان ئەم بیرۆکە بە تایبەت بیرۆکەی ئابووری ناتوانین کۆپی هیچ سیستەمێک بکەین و دەکرێت ئێمە لە چوارچێ سوود لە تەجروبەی عالەمی سوود لە پرۆسی گەشە پێدان لە ئاسیا لە ئەفریقیا لە ئەوروپا عالەمی ڕەسمالی وەرگرین بەڵام ئەزمموی هەرێمی کوردستان ئەزمموونێکی تایبەتە و دەبێت ئێمە بە شێوازێکی تایبەت دیراسەتی بکەین و دەست لەسەر کەم و کوڕیەکان دابنین و دەستنیشان بکەین و ئەنجا ئێمە بتوانین سیاسەتێکی گشتی ئابووری بە شێوەیەک بێت کە هەرێمی کوردستان لەم قۆناغە بباتە قۆناغێکی زۆر باشتر کە کاریگەری دەبێت لەسەر گەشەپێدانی هەرێمی کوردستان چونکە بیرۆکەی گەشەپێدان هەمیشە یەکێک بوو لەو بیرۆکانەکە باسی دەکردووە داکۆکی لەسەر دەکرد زۆر سوپاسان دەکەم و هەمیشە خۆمان بە قوتابی پرۆفیسۆر دەزانین زۆر سپاس دکتۆر وڵا دکتۆر لەتیف بێگومان ئەفکارەکانی لە ڕۆی ئابووریەوە ڕۆشنکەرەوەی زۆر شت بوو بۆ هەمومان لێرە کە سوودێکی زۆرمان لێ دەدیت بە تایبەتی لەو فترەیە کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی قۆڵدا تێدەپەڕی هەمیشە ئەو هیوای دەبەخشی و هەروەها ئەوەی کە بۆ بەلای منەوە زۆر سەرنجڕاکێش بوو
ئەو یادەوەریەم بوو کە دانیشتنێکمان هەبوو لەگەڵ بانکی نێودەوڵەتی کە دکتۆرلەتی کە پرۆژیان هەبوو بۆ کوردستان و دکتۆر لەتیف زۆر ڕەخنەگرانە ڕوبەڕووی ئەو پرۆژیان بووەوە کە چۆن باسی ئەو ئەزمونانەیە کرد کە وڵاتانی ئەفریقیا چۆن تا ئێستاش لە ژێربارێکی قورسی قەرزەکانی بانکی نێودەوڵەتیدا ماونەتەوە و ئەو وڵاتانەی کە قەرزیان وەرنەگرتووە چۆن توانیویانە گەشە بە خۆیان بدەن هەر بەو یادەوە ئەو ماوەیە دراسەیەکم دەخوێندەوە باسی ئەوەی دەکرد کە وڵاتێکی وەکو غانا چەندین ملیاری قەرز دایتەوە بەڵا لە بەرامبەر تەنیا 300 میلیۆن دلارێک کە بوو پەروەردەی خەرج کردووە یان وڵاتێکی دیکەی ئەفریقی کە لە بەرامبەر هەر دلارێک کە بۆ ڕعای سەحی سەرف کردووە لەسەر هەر تاکێک 8 دلار کەوتووە ئەوەم بەبیراتەوە کە ئەو کاتی ئەو دکتۆر لەتیفم بەبیراتەوە کە چون ئەو لەو کاتە پێویستەدا ئەو ئەفکارانەی بۆ ئێمە ڕوندەکردەوە و کە لەو قەیرانە گەورەیشدا دەبێ هەرێمی کوردستان خۆی نەخاتە بناو قەرزە گەورەیەوە و زۆر سپاس دەکەم وەکو پێشنیار بۆ ڕێزگرتن لەو کارانەی لەو خزمەتی کە دکتۆر لەتیف کردووە دکتۆر لەتیف یەکێک بوو لە دامەزراوەکانی زانکۆی کوردستان پێشنیاریەوە کەم هۆڵێک یان جێگایەکی دیاریکراو لە زانکۆی کوردستانە کرێ بە ناو دکتۆر لەتیفەوە گەرەکرێت ڕاحەکەی پێشکەش دەکرێنە بۆردی زانکۆ بزانین ئینشاءالله لە موافقانە شتێکی معەیەنی هەر شوێنێک بەلایەوە زۆر باش هیچ بەرەزە تۆزە زیکرایاتێکی دەبێت زۆر سوپاستان دەکەین ئینشاءالله یەک دڵی لە خۆشی دەبینین فەرموویە قاوە Thank you.